ئەمن لەو ژیانەی کە لەگەڵ مەلا ڕەسووی بردوومەتە سەرێ حەچی بیگەڕمەوە لە دەردەسەری و ناڕەحەتی و کوێرەوەری نەبێ هیچی تێدا نییە. بەڵام من دەبێ وەک کامسەریوی شتێک بڵێم بە مەلا ڕەسووی. لەو ڕۆژە کە من لەگەڵەوەی تێکەوتم ژیانیوی هەر حیزبەتی و کوردەتی و مەسەلکار و کاسبیوی ئەوە بوو هیچ ژیانێکی وای بۆ من نەبوو کە من ئیستیفادەی لێ بکەم لە کوێرەوەری و ناڕەحەتیە بەدەر. چەند وەختی 4 ساڵ لە زیندانی بردووەتە سەرێ ئەمن ئەو حەوت منداڵانم گەورە کردووە. هیچ کەس نەبووە کە یارمەتیکی من بە ئەوڕمێدا تەنیا لە خۆم بەدەر. بەخاترەوەی چون ئەوە دوو کارێکی واکەوتەوە دوو ئازادی میلەتەکەی و نەتەوەکەی کەوتووە ئەمن لەسەرم حەساب نەکردووە. وتم قەیدێنا کاکاگرا نەزەری وایە ژیانی وا پێ خۆشە. دەنامیش پێم خۆش بوو وەک هەموو حایلێک پیاوەکەم هەمیشە لە ماڵە با و بە ماڵە منداڵی خۆی ڕاگەیش با و ژیانێکی خۆشم هەبا و هێندەم دەربەدەری و بەدبەختی نەکێشابا لەگەڵی. حتا حادەتێکی هەبوو 11 مانگ ڕۆی با و 6 مانگ ڕۆی با قەت ئەمن لەسەرم حیساب نەدەکرد. دەکات با و زوو هات با و گلەیم لێ نەدەکرد. دەمزانی ئەو کابرا ماڵ و منداڵ و ژیانی خۆی وەلانەوە بۆ ئەو ئازادیە خۆی و میلەتەکەی و نەتەوەکەی. ئەمی ژنێک نەبوو لەسەری بکەمە منەت و بۆڵە بۆ هەڵا بەزمی لەسەر بکەم بڵێم دەیناوە دێوە نایەوە چی دەکەین. حتا بۆ نمونە کە ئەو لە زیندانی بوو دەچوومە ڕزق و ماڵم هەبوو بۆ ژیانی منداڵەکانمی خۆم. دەچوومە بازاڕی دەبۆ من لە دووکانی حەجەمەکی نەمدەوێرا بچمی کوردەکەی لەوێش دەکەی دانێم حەجەمە کوردێکی دۆستی مەلا ڕەسووی بەبێ دەنگی چوو بە بانگی حەجەمەکی کردبا ئەو ڕزق و ماڵەی ئەو شتیوا پێم بوو بۆی فرۆشبان و وێی دابا. ئێدەم کورد برادەر ئەمن دێمە ئەو خانەیەی بۆ ژیانی ئەو منداڵانمی خۆم بۆ ئەو خەڵکە لەبەرە من لادەدا لە ڕێە. هیچ کەس ئاوڕۆ من نادا، کەس نامدوێنی، کەس ناوێری مێ بکەوی. ئەمن بە نەزەری خۆماندا نەبوو کە من ژنەکی خراپم خدای نەخواستە بۆیە ئەو خەڵکە دووریە لە من دەکا. بەڵام ڕۆژێکی لە ڕەفیقێکی وم پرسی کوتم برادەر بۆ ئەو خەڵکە لەبەرە من لادا لە ڕێە بۆ ئاوڕۆ من نادا بۆ کەس کۆمەگێکی بە من ناکە. وتی خوشکە بە ڕێزەکەم یەک شت هەیە ئەلحان هەر ئەمن وەک برایەکی مەلا ڕەسووم بەڵام من ئەوە بە تەقیە و بەدزی دێمە کارێ بۆ تو ئەنجام دەدەم لەبەرەوەی دەوڵەت وانێکی لەسەرت و داناوە دەنات و نەژنێکی گوناحت بۆ هیچ کەسەیە نەزەڕت بۆ کەسەیە خەڵکەکە ناوێری لە ترسێ خۆی وەتوکەویت کار بۆ ئەنجامدا. بەڵام بەداخەوە ئەمن یەک شت بوو پێم خۆش نەبوو قەت لە کوردستانی بەدەرکەوم چون دەمزانی مەلا ڕەسوو ئەوەندە خۆشەویستی خەڵکی بوو ئەوەندە بە کاروباری ئەو خەڵکەی وەبوو هەر دەگەڵ فەقیر و هەژاران بۆ دووری لەو خەڵکە نەدەکرد. ئەمن کە هات باوە ماڵم لە جێیەکی وەکو قەڵاتە ڕەشێ بە یا زێوەی بە کەس و کاری زۆر خراپی هەبوو قەت ئەمن لە کوردستانی بەدەر نەدەکەوتم. مەلا ڕەسووش پێی خۆش نەبوو من قەت لە کوردستانی ببچم. بەڵام لەبەر ئەوەی کە لە زیندانی دیتم لە دەستی کەس و کاری لەبەرەوەی ڕاپەڕیم ئەو ساڵانەی لە شەڕی سێمانگەی ئەمەوە دەرکەوتینە تایر. ئێستاش بەداخم بۆ ئەو ژیانە چەرمەسەری خۆم کە بردمە سەر بەڵام بە ئێگەشتی پێم ناخۆش نییە چون لە ڕێگای خراپکاریوە نەبوو لە ڕێگای کوردایەتیوە بوو لە ڕێگایەک و ئازادیە خۆ و میلەتەکەی دەویست کە ئەمنی شەربەکەوی نەزەرم بەکەوی بوو. ئەمە دوو نەفەر بووین نەزەرمانێ بوو. دەمگوت قەیدێ ناکا ئەتوو بڕۆوە دوو کوردایەتی خۆتکەوە دوو نزەری خۆتکەوە مەرامی خۆت ئەنجام دەمیش منداڵەکانی خۆ بەخێر دەکە.